توان بە دەوڵەت بی نازانم لێ ئەمە بەکارێنن لێرە چیاندا وڵی جا بەکارێنن با بزانم بەیانیان سەعات چەند مەڕدەرەکەن یانیان 5 لەو دورە 5:30 باشە 5:30 ئەی چەشتەنگاوی هێننەوە وڵی تر دەمە و بانگدانێکە بیتە بانگە بێ و تاریگەکە ئیهێنینەوە بۆ ینی چەشتەنگاو ناهێننەوە بۆ نیۆڕۆ بەڵە بۆی بووی دەبرێن بۆ نۆڵە نایدۆشین لێرە نایدۆشن هەتا ئێوارە هەتاوارش هەر نایدۆشێت لێرە مەڕ نادۆشێت مەڕ نادۆشن لەبەرەوەی هینەکانی خۆن بەرخەکانی خۆن شوانی ناخۆشە خۆشە شوانی خۆشە بەڵێ باشە ئەی بەچیەوە مەشغوڵە بی لە کە مەڕەکە بێ بۆ چۆ و بۆ دەشتە و ئەوانە بەچیەوە مەشغوڵە بی وڵای تر کاتی مۆڵ دێ ئیمۆڵێنین و تاوکنە سەعات 3 باشە ئێستا سەوزاییە خۆیان پوشە خوات وڵا خۆستا سەوزایی ئەم پەڵە شووتێ بەتاڵە کەینەوە شووتی و شتەوە ئەمجاکوونە حەج ئاەکیش حەزی لە شووتەکە نەمایکەنە پوشەکەەوە ئیتر هەر سەوزایەکەیشە خۆم پوشەکەش باشە تعامل لەگەڵ مەڕ و بزن و شتەکانە چۆنە باشین زۆر باشە بینیم نازانم نێریە کوورە چی پیاڵەن کوورە بەڵێ بینیم هینە دەستەمۆیە وڵا دەستەمەوە ئیتر لەگەڵمە پێکەوە دەستەمەم کردووە دەستەمە بۆ نام و باشە حیوان چۆن دەستەمەوە کرێن حیوان وڵی تر ئەگەر لەگەڵیدا باش بی دەست بەسەر و شان و ملیایانی ویتر وردەوردە ڕایە لەگەڵتە جاران شۆقیانە هاویشت و ئەنی هین بوو جگای مەترسی بوو شۆقی کوورەکە شۆقی لێ ناوی نەوەڵە بەڵام ئەگەر عزیەتی کەم لێمەدە هەر کووری تایە بەرانیشت هەیە بەرانیشت هەیە بەرانەکەش دەستەمەوەیە نەوەڵە باشە ئێستا بەتەمای بۆ چۆیان بەری وڵە یانکەمە شووتیەوە ئەو بەرەو تا کاتی مۆڵێم دەکاتی مۆڵادی مۆڵێن و لەکوێی مۆڵێنی ناو ئەو دارانەی ئەو بەرە لە ناو دارەکانە ئەبێ لە شوێنەکەی سێبەر بێ ئەی باشە حیوان ئێستا ئاوە خواتەوە تینوێ بێ ئێستا چونکە ئەو شووتیە خوا بۆی ئەو شووتیەوە ئاو کەمە خواتەوە بەڵام جاران کە شووتەکە بەتاڵنەوە بوو ئاوی خواردەوە باشە ئەگەر تینوی بێ لەکوێ ئاوێدەن هینینە ماڵە لە ماڵەوە ینی ئەم ڕووبارە ئاویتیانی ئەم چەمە ئاویتیان شتێک کردووە لەبەر زەراعەتی و شتەخۆ ئاویانایە دەی با دوور نەکەونەوە مادەما گۆچانەکەت بەمەوە دەست خۆش بێ و سەرکەوتوو بێ